هذا اليوم الجمعة الموافق 14 رمضان لعام 2025، حيث تنفيذ مشروع توزيع الخبز بتبرع كريم من مؤسسة بخشين الخيرية. هذه المؤسسة التي تبرعت بهذا المشروع، مشروع الرغيف الخيري، مشروع توزيع الخبز الذي سينفذ في منطقة المواصي في جنوب قطاع غزة في إحدى مخيمات النزوح على الأسر داخل الخيام. بارك الله في هذه المؤسسة، مؤسسة بخشين الخيرية، ونسأل الله تعالى أن يتقبل منهم هذا العطاء. قلبا نروي قوما كم عاشوا ظما في نجدتهم وإغاثتهم، نحيي بمبادرة أمما قوم عاشوا في حاجتهم، عاشوا رغم الحاجة كرما. نشكر الأخوة في مؤسسة بخشين الخيرية على مشروع الخبز، وبارك الله فيهم وجزاهم الله خيرا. شكرا لمؤسسة بخشين الخيرية لأنهم جابوا لنا خبز. في خدمتهم أرضا وسماء، نعبر جزرا نقهر حربا ونضيء لعينيهم ظلما. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین، سەلام و ڕەحمەتی خۆی پەروەردیگارتان لەسەر بێت. لە درێژەی کار و پرۆژە و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا، ئەمڕۆ ئێمە لە نووسینگەی سۆرانین کەوا ناوچەکانی خەلیفان و ڕەواندز و هەریر و دەوروبەری شاری سۆران لەخۆ دەگرێتەوە، کەوا بڕی 25 ملیۆن دینار دابەش دەکەین بەسەر 100 لە خێزانی کەم دەرامەت و هەژار و کەسی مستحقەوە زەکاتی پێ بچێت. بۆیە لەگەڵمان بن بۆ دابینکردن و پێشکەشکردن و پێدانی ئەو بڕا پارەی کەوە لەلایەن خێرخوازانەوە هاتووە بۆ دەستگای خێرخوازی بەخشین، و دەستگای خێرخوازی بەخشینیش بەدەستێکی ئەمانەتەوە دەبەخشێت بەو کەسانەی کەوە مستحق و پێویستیان بەو بڕە پارەیە هەیە. زۆزۆرمانێنە موقعی قازانینە کە هاوکاریە مسلمانانەکە انشاءالله وای گەورە پاداشت و دایە ڕەبی زۆر مەمنونین، وای خێر بنووسی انشاءالله. ئەو بڕە پارەیە لە بۆ مانجی ڕەمەزان چەندە کلەنێکی باشتان بۆ؟ والله زۆر پێداویستم پڕکاتەوە، خوا خێر بنووسی انشاءالله. ئەم نەخۆشم بەخوای سەردان دکتۆرەکەم زۆر والله انشاءالله یادارم بەردەوام بن، خوا خێرتان بنووسی انشاءالله. سپاسی خێرخوازانی ملەتی مسلمانی کوردستان دەکەین کە ئەو زارش ئەو ڕۆکەش لە مانجی ڕەمەزان سەرسفرەی ماڵەکانی ئاودان کردەوە. خوددا ماڵ و قیامەتم قەبلەن ئاودان کاتەوە انشاءالله. دەستخۆشان بۆ داواکاریان لێکن انشاءالله کە بەردەوام بن، چکە بەخشین ماڵ و جەستە و ژینگیان انشاءالله ئاودان کاتەوە. باشترین ئیشە شڵە خوای گەورە لە ئێم بۆ قبولەکە لەوا قبولەکە ئەوەی ئەبەخشیتن، شڵە خوای گەورە لە قیامەتێ بیان ئەدەتەوە ئینشەڵڵا. چ داوایە کرد لە دەوروبەندان هەیە هاوکاری فەقیران بێت؟ وەڵا داواکارم ئەوەی خوان بێ ئەدەتن ئەوانش ببەخشن، ئەوەی ئەبەخشیتن خوای گەورە زیاد ئەیداتەوێ. بەناوی خوای گەورە ئەمڕۆ لە نووسینگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین هەستاین بە دابشکردنی بڕی هاوکاری 25 ملیۆن دینار بە هاوکاری خێرخوازێک بەسەر 100 خانەوادەی فەقیر و کەم دەرامەت و منداڵی بێباوک. خوای گەورە پاداشتی خێرخوازان بەگشتی و ئەو خێرخوازە بەڕێزە ئەو برا بەڕێزەمان بداتەوە. خوای گەورە ئەمسالی زیادکە و نمونەی زۆر کە دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە سەرجەم نووسینگە و لە سەرجەم شار و شارستانی هەرێمی کوردستان ئەم جۆرە پرۆژانەی هەن و ئەمڕۆ سوپاسی دەستگا بەگشتی و بەڕێز کاک مەسعەب خۆشناو بەرپرسی ئۆفیسی هەولێر دەکەن کە تەشریفیان هێنا ئیدارەی سەربەخۆی سۆران و ئەم پرۆژەیان لێرە جێبەجێ کرد. خوای گەورە پاداشیان بداتەوە و هیوادارین ئەم بڕا هاوکاریە کەلێنێکی باش بگرێتەوە بۆ خەڵکی کەم دەرامەت و خەڵکی بێباوک و خوای گەورە دەروی خێریان لێ بکاتەوە، خوای گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە.
سێزدە ساڵە تووشی کەمەندای بووە خوا خێر ئەو مسلمانان موسیقە یارمەتی مادەن خوای گەورە محفوظیان خوای گەورە زیاتریان بێتی ئینشاءالله خوای گەورە تەمەنیان زیاتر بکە ئینشاءالله ئەوی دەستگای بەخشین کە ئێستا کردی لە سۆرە جەنابەت کی تێدەگەیت وەڵای دەستگایکی زۆر خێرخواز دەستگایکی زۆر باشە خوا خێریان بنووسی یا ڕەبی خوای گەورە زیاتریان بدەی ئینشاءالله چ داوایەکە لە دەوڵەمەندان هەیە یارمەتی وەڵای داوای دەوڵەمەندانەکەم ئەو فەقیرانە کە وەکو ئێستا خاڵ پێداویش ئەوین خۆشیانەیە وەڵای ئەمن تقریبا 30 سال توش عادی سێبوو بە شۆفەرۆ ملایەتیە داوای خێرخوازانەکەم ئەوی نخۆشان ئەو خاڵ پێداویستانە چاویانێ من یارمەتیان خوای گەورە زیاتریان دەتێ خوای گەورە زیاتریان پێ بەخشی ئینشاءالله ئینشاءالله ئەدی لە مانگی ڕەمەزانێ ئەو بڕە پارە باشە کردن ئارێ وەڵای پارەشی زۆر باشە زۆر باشە کۆمەکۆرەکانمە زۆر چارەسەرەکە ئینشاءالله خوای گەورە زیاتر دە خوای گەورە تەعویزەکەتەوە ئینشاءالله خوای گەورە لە بەڵام نسیبەتان پارێزی خوایە هەرە سەلامەت بن یا ڕەبی دەستگای بەخشین ئەو خێرەی کردیە لە ڕێی خێرخوازانەوە خدا خێریان بنووسی یا ڕەبی خوای گەورە هە سەرکەوتیان کە هەرە سەلامەت بن کەلانە چ پڕ دەکاتەوە لە ڕەمەزانە ئەرێ وەڵە خدا خێری بنووسی یا ڕەبی یا ڕەبی خوای گەورە لە بەڵایان پارێزی خوای لۆ بیتە سەدەقە یا ڕەبی دەوڵەمەندان هەیە یارمەتی فەقیری یا ڕەبی خوا لەسەر ئەو بەخشنی هەر بەردەوام بن یا ڕەبی خوا بە دوعای ساڵحان بن خوا پاداشت بدەتەوە خوا لە هەمووان ڕازی بخوایە کادری ئەو فەقیر و هەژارانە خۆشەکان یا ڕەبی خوای گەورە و پاداش بدەتەوە خوا لە دنیا و لە قیامەت خوا سەرکەوتوو بکە خوا لەو ئیشە خێرە و خێرخوازدەی خوایە بنای خۆی گەورەی میهرەبان دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی کار و پرۆژەکانیدا لە نێو مانگی ڕەمەزانی پێشدا سوپاس بۆ خۆی گەورە لە نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشین ڕۆژانە کۆمەڵێک پرۆژە و کار و چالاکی بەڕێوە دەچێت دیارە ئەمڕۆ ئێمە وەکو ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین بڕی 25 میلیۆن دینارمان لەلایەن خێرخوازانەوە دابین کرد بەسەر 100 خێزانی هەژار و نەدار و کەم دەرامەتی ئیدارەی سۆرانمان دابش کرد کە دیارە بۆ هەر خێزانێک بڕی 250,000 دیناری پێدرا دیارەمە یەکێک بوو لەو پرۆژانەی کە لە نێو مانگی ڕەمەزانی پێشدا ئەنجامدرا و لێرەشەوە بەڕاستی داوا لە خێرخوازان دەکەین کە خوای پەروەردگار پاداشتی بەخێریان بداتەوە بۆ ئێمە بتوانین ڕۆژانە بۆ هەموو شارەکانی هەرێمی کوردستان بتوانین بە سەدان و هەزاران خێزانی تر کە چاوەڕوانی هاوکارەکانی ئێوەی خێرخوازانن بۆی دڵیان خۆش بکەین خوای گەورە بەباشتیشەوە پاداشتی خێرخوازان بداتەوە یا ڕەبی خدای گەورە لێو بە زیاد کە خوای زیادی کەی ئەو بەردەوام کەی خێری ئەو کوردمانانە کات دەکەین هەر زیاد بین لە هەموو شتێکی خوایە هەر شتێک لە دەوڵەمەندەکان هەیە بۆ خدای بێژتیکە خوای گەورە وای گەورە یا ڕەبی خدایە هەما ئەوی خێرخواز بخوای سەرکەوتیان کە ئەوی لۆ خوای بخوایە نازیان کەی ڕەبی خوایە ئەوەی ئەو شتەی زیادەکە خوای لێ بە زیاد کە قەت کرد بەڵێ بەڕێزان خۆشەویستان ئەوەی بینیتان دابەشکردنی بڕی 25 میلیۆن دینار بوو کەوا لەلایەن خێرخوازانەوە گەیەندرا بووە دەستگای خێرخوازی بەخشین و دەستگای خێرخوازی بەخشینیش بەدەستێکی ئەمینەوە لە نووسینگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین دابەشی کرد بەسەر 100 لە خێزانی کەم دەرامەت و هەروەها کەسانێکەوە پێویستیان بەو بڕەپارەیە هەیە بۆیە ئێوەی بەڕێز و خۆشەویست ببەخشن تاوەکو بەخشین بەردەوام بن